بەپێی بەدواداچوون و زانیاریە تایبەتەکانی NRT حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە نزیکەی 1 ملیۆن بەرمیل نەوت دەفرۆشێت و بڕیپارەی دەستکەوتوش لە 1 مانگدا نزیکەی 1 ملیار دۆلارە کە بەشی موچەی تەواوی فەرمانبەرانی هەرێم دەکات بە سیستمی کۆنی موچە و هەروەها مانگانە نزیکەی 350 ملیۆن دۆلاری زیادەش دەمێنێتەوە کە دەتوانرێت بۆ پرۆژە و چالاکی تری جۆرا و جۆر بەکار بهێنرێت. بەپێی و زانیاریانەی NRT کە لە ڕێگەی سەرچاوەیەکی بیانی ئاگادار لە نەوتی هەرێم دەستی کەوتون، حکوومەتی هەرێم ڕۆژانە نزیکەی 1 ملیۆن بەرمیل نەوت بەرهەم دەهێنێت و لە ڕێگەی بۆری و تانکەر و پاڵاوگەکانەوە دەیفرۆشێت و هەناردەی دەکات. زانیاریە تایبەتەکان ئاماژە بۆەوە دەکەن کە کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان و ئەو کێڵگانەی کەرکووک کا لە ژێردەستی وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمدان بەم شێوەیە نەوت بەرهەم دەهێنن. کێڵگەی نەوتی خوورمەڵە 210,000 بەرمیل، کێڵگەی نەوتی تاوکێ 190,000 بەرمیل، کێڵگەی نەوتی تاقتاق 110,000 بەرمیل، کێڵگە نەوتیەکانی هاڤانا و بای حەسەن 300,000 بەرمیل، سەرجەم کێڵگە نەوتیە بچووکەکانی تر 100,000 بەرمیل، کۆی گشتی نەوتەکەش 910,000 بەرمیلە لە ڕۆژێکدا. ئەم 910,000 بەرمیلی ڕۆژانەیە لە مانگێکدا دەکاتە 27 ملیۆن و 300,000 بەرمیل کە ئەگەر 36 دۆلار بۆ نرخی هەر بەرمیلێک ژمار بکرێت وەک حکوومەتی هەرێم ئاماژەی پێکردووە، ئەوە بڕی پارەی دەستکەوتوو لە مانگێکدا دەکاتە نزیکەی 1 ملیار دۆلار. ئەم 910,000 بەرمیلەی ڕۆژانە هەرێم بەرهەمی دەهێنێت بە چەند شێوازێکی جیاواز دەفرۆشێت، بە جۆرێک کە چاودێری و کەشفبوونی داتا ڕاستەقینەکانی ئەم هەناردەیە زەحمەتە کە شێوازەکانیش بریتین لە هەناردەکردن لە ڕێگەی بۆری نەوتی هەرێمەوە بۆ بەندەری جەیهان نزیکەی 600,000 بەرمیل، فرۆشتن لە ڕێگەی تانکەرەوە 230,000 بەرمیل، فرۆشتن و دابینکردن بۆ پاڵاوگە ناوخۆیەکان 80,000 بەرمیل، سەرجەم دەکاتە 910,000 بەرمیل. شەشی ئێوارەیانکەنەوە دیوە ئەچنە ناو ساحەکە ئێسن. ئەوکات NRT وەک کارێکی ڕۆژنامەوانی تەواوی داتا و ژمارەی کۆمپانیا بیانیەکەی بەراورد کرد بە کۆی داتا و زانیاریەکانی ناو هەرێمی کوردستان کە لە ئێستادا حکوومەتی هەرێم خۆی بە فەرمی بڵاوی کردوێتەوە کە هەندێک مانگ ڕۆژانە نزیکەی 600,000 بەرمیل نەوتی فرۆشتووە و هەرچەندە ئەم ژمارانەش لەلایەن لایەنی سێەمەوە تاکید نەکراوەتەوە کە ئایا زیاترە یان نا. جگە لەوەش تایبەت بە هەناردەی نەوت و غاز لە ڕێتانکەرەوە بۆ وڵاتانی ئێران و تورکیا لە ڕێگەی خاڵە سنووریەکانەوە لە ماوەی مانگی ڕابردوودا پامنێرانی NRT لە خاڵە سنووریەکانی حاجی ئۆمەران و باشماخ و پەروێزخان و ئیبراهیم خەلیلەوە ڕۆژانە تانکەرە نەوتیەکانیان نەژمار کردو و دۆکۆمنتیان کردووە و دواتر تێگڕای ژمارەی تانکەرە نەوتیەکانیان وەرگرتووە بۆ ڕۆژێک کە دەکاتە نزیکەی 840 تانکەر بۆ یەک ڕۆژ لە کۆی خاڵە سنووریەکانەوە. سەبارەت بە ژمارەی فرۆشی ناوخۆش بە پاڵاوگەکان ئەوە لە ڕێگە و دۆکۆمنتانەی دەزێنارتی کەوتون کە ڕۆژانە نزیکەی 80,000 بەرمیل دەدرێت بە پاڵاوگەکانی بازیان لە سلێمانی و کەڵک لە هەولێر بە نرخی 4 بۆ 10 دۆلار کەمتر لە نرخی نەوتی برند کە نزیکەی 50 دۆلارە لە ئێستادا. ئەم داتانەی نەوتی هەرێم داتای ڕاستەقینەن و تەنانەت حکوومەتی هەرێم لە حکوومەتی عێراقیشی شاردووەتەوە و هیچ کەس و لایەنێکی تر بێجگە لە چەند کۆمپانیایەکی بیانی کە ژمارەی ڕاستەقینەی هەناردەی کێڵگەکانی خۆیانیان لایە و هەروەها بێجگە لە بەرپرسانی هەرێم کە خۆیان لە مەسعود بارزانی و نێچیروان بارزانی و ئاشتی هەورامیدا دەبینەوە هیچ کەس و لایەنێکی تر ئاگاداری ئەم داهاتە نین. بە پێی و زانیارانی دەزێنارتی کەوتووە خودی مەسعود بارزانی ئاگاداری سەرجەم بڕی هەناردەی نەوت و کۆی داهاتی نەوتە. ئەمە جگە لەوەی کە بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێم بارزانی سەرۆکی باڵای ڕاپەڕاندنە و لەسەر و هەموو دەسەڵاتەکانەوەیە. تەنانەت ئەنجومەنی باڵای نەوت و غاز تەنها هەندێک لە کارەکان بەڕێدەکەن و بڕیاری کۆتایی لای بارزانیە کە ئەویش لە ڕێی سەرۆکی حکوومەتەوە پێی دەگات و ڕاوێژی پێدەکرێت. بە پێی زانیاریەکان بارزانی ئاگاداری ئەوەیە کە داهاتی نەوتی هەرێم بە تەنیا مانگانە نزیکەی 1 ملیار دۆلارە و بەشی تەواوی موچەی فەرمانبەران دەکات پێش سیستمی پاشەکەوت کە ئەو کات مانگانە هەرێم پێویستی تەنیا بە 650 ملیۆن دۆلار بوو بۆ موچەی تەواوی فەرمانبەران و بەم پێش مانگانە نزیکەی 350 ملیۆن دۆلاریشی لێدەمێنێتەوە. ئەمە لە کاتێکدایە کە فەرمانبەران نیوەی موچەی دوو مانگی ڕابردویان وەرنەگرتووە. هەروەها بە پێی زانیاریە تایبەتەکان
لە پێناو شارنەوەی داهاتی ڕاستەقینەی نەوتدا بارزانی هەر لە سەرەتاوە بڕیاری داوە کە داهاتی نەوت لە چەند ژمارە بانکیەکی بیانی دابنرێت و لە یەک ژمارە بانکی و لە یەک بانک کۆ نەکرێتەوە. هەروەها تەنیا بەشێک لە داهاتی بگەڕدرێتەوە بۆ کوردستان و ئەویش بە تەنیا لە بانکی کوردستان دابنرێت کە بانکێکی ئەهلیە و باز لەوە دەکرێت کە پارتی دیموکراتی کوردستان خاوەنداریەتی دەکات.